و ئێمە دەمانوێت ئەمڕۆ زیاتر باز لە ئاگرە گەورەکەی چیای زۆزک بکەین. دیارە ئەم ئاگرە کە لە ڕۆژی پێنجشەم و کاتژمێر 3 و چەند خولەکێ و دروست بووە بۆ ئەوەی کە لاتان زانراو بێ. ئێمە بۆ ماوەی 3 ڕۆژ کە 63 کاتژمێر کارکردنمان لە ناو ئاگرەکەدا بووە و بە ژمارەگەلێ تیمی تایبەت بە بنکەکانمان کە زیاتر لە 150 کارمەندمان داخڵی سەکۆی ڕووداو کردووە و جیالەوەی کە ئێمە هەوڵی خێرایی کۆنتترۆلکردنمانە بە 3 جار لە پرۆسەی کۆنتترۆلکاریە بۆ ڕۆژی یەکەم و بۆ ڕۆژی دووەم و بۆ ڕۆژی سێم و دوێ شەو کە کاتژمێری کۆتایی کارکردنمان کاتژمێر 11:25 خولەک بووە و بەیانی تا کاتژمێر 8 ئێمە بە شێوەی مڕاباتێکی نەوعی چاودێری شڕ ئێمە لەو جێگایە بە دیار چیای زۆزگە و مانەوەمان کردووە بۆ ئەوەی کە دڵنیابین لە کۆتاهاتنی ئاگرەکە. بێگومان ئاگرەکە کۆتایی هاتووە بەڵام کۆمەڵێ بابەت و زانیاری هەیە ئەمانەوێ باسیکەین و لە ماوەی 1 هەفتەدا 15 ڕووداوی جەنگەڵیمان هەبوو. ئاگرەکان زۆر گەورە بوون و گرنگی ئەم کۆنگرە ئەوەیە بیڵێن بەداخەوە وەک هەر ساڵێک بە پێی تەجروبەی کارکردنمان لە کۆتای مانگینۆ 8 و سەرەتای مانگینۆ هەندێ بابەتی هۆکاری دەستکردی بابەتی تاوانی دەرحەق بە ژینگە و دەرحەق بە سنوورە جوگرافیاکان بەتابەت ناوچە جەنگەڵیەکان نەکرێ کە ئێمە بەشێکی نوێک و بەڕێوەبەرایەتیمان هەڵکەوتەی جوگرافیای ئێمە و ئەمەی تیادا دروستە بێ. بە شێوەیەکی گشتی نزیکەی 1000 دۆنم لە پوش و باوانی لەو ژینگەی ئەو ئاخیرە ئاگر سوتاوە. سەبارەت بە هۆکارەکەشی ئێمە گومانمان هەیە لە سەرچاوەی ئاگرەکانی جەنگەڵی بە تایبەتی ئاگرەکەی چیای زۆزک بەلای ئێمەوە جێگای گومان و هەڵوێستە لە سەرکردنە. ناوچەکانی سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران ناوچەی شاخاوی سەختن. زۆربەی شاخەکانی ئێرە ڕێگای ئۆتۆمبیلیان پێناگە. کارمەندانی ئێمە دەبێت چەندان کاتژمێر بە پیادەڕەوی بڕۆن هەتا دەگەنە شوێنی ئاگرەکە. ئەمەش هێز و توانای کارمەندانی ئێمە بە فیڕۆ دەڕۆ کاریگەری دەبێت لەسەر دواکەوتنمان و هەروە بەشێک لەو ناوچە شاخاویەکان من ڕێژ کراون و بەشێکیان ناوچەی سنووری ناوچەی محەرەمن کە دەستی کارمەندانی ئێمە پێناگە یاخود ئێمە ناتوانین گیانی ئەوان بخەینە مەترسی